بەڵا زان و خۆشەویستانمان لە ڕووداوێکی مێژووی خوێناییدا لە شەوی 21 لەسەر 22 ساڵی 2023 تەواوی جیهان تەواوی ئێرە 2023 ببورن 2023 تەواوی جیهان چاوی لەسەر ئازادکردنی عێراق بوو، بەڵام بەناحەق بەناڕەوا لەلایەن ئەمریکاوە لە ناوچەی خوڕماڵ و دەوروبەری و ئەحمەد ئاوا و گوندەکانی ئەوێ موشکبارانی بارگاکانی کۆمەڵی ئیسلامی و کات و کۆمەڵی دادگەری کرا، تیایدا دەیان شەهید لەو ڕووداوەدا شەهید بوون و دەیانی دیکەش بریندار بوون. ئێمە شایەت حاڵێک و ڕزگاربوویەک لەو ڕووداوە میوانمانەویش بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید کە هەمووتان دەیناسن و ڕزگاربوویەک بووە، شایەت حاڵێک بوو لەو ڕووداوە. مامۆستا گیان زۆر بەخێر بێ، هەردوو چاومانی خۆ بەخێر بێ. دەمەوێت باز لە باگراون یاخو پشتەوەی ئەو ڕووداوە بکەین بۆ کۆمەڵی دادگەری کرا لە کاتێکدا بە ئاشکرا بە ڕێکەوتن بە هەر شتێک بێ کۆمەڵی دادگەری ئەوەی کردبوو کە دوورە لەم شەڕەوە، دوورە لە هەموو شەڕانەی کە لە ناوچەکەیە هەبوو. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سواس بۆ کەناڵی پەیام، سواس بۆ ئێوە. ئەو کارە ساتەی کە بەسەر کۆمەڵی دادگەری ئێستا و کۆمەڵی ئیسلامی لەو کاتات یەکێکە لەو ڕۆژە ناخۆشانەی کە لە بیرمان نەچوە بەڕاستی، ئەوانەی کە بەشدار بوون لە یا شاید حاڵ بوون لەو حادیسەیە، ئەوانەی کەوا لە دوورەوە ئەو حادیسەیان بینیوە کە سوکاری ئەوانەی کە لەو حادیسەیە بوون، ئەو حادیسەیان بیر نەچێتەوە و بیرمان ناچێتەوە و ناش بێ بیری بکەینەوە. چکە کۆمەڵی ئیسلامی لەو کاتا هێزێکی سیاسی سەربەخۆ بوو، ئەجندەی هیچ لایەنێکی جێبەجێ نەکرد، بەناحەق گلێنرا لەو بابەتەوە، بەناحەق پلانی لێگیرا، بەناحەق موشکباران کرا، بەناحەق خوێنی ڕژێنرا، بەناحەق ئاوارە و دەربەدەرکرا، بەناحەق ئیستیهداف کرا لەو مەسەلەیەدا. چکە واقعان ئێمەمانزانی و خەبەرەکە هەبوو کە جێشی ئەمریکی و تەحالوفی دەولی هەمویان وردەوردە نزیکە بنەوە لە عێراق و طبعاً و قەزیە دەستی پێکرد بوو 2023 کۆتایی فلیمەکە بوو کە با بڵێن مونتاژ کرا بوو. ئەگینا هەر لە شەڕی خلیجی یەکەمەوە و شەڕی خلیجی دووهەمەوە ئەمانە هەمووی دەست پێشخەری ئەوە کرابوو یاخۆ ئامادەکردن کرابوو بۆ ئەوەی ئەو ڕژێمەی کەوادا ئەنرا بە ڕژێمێکی دژ بە بەرژەوەندی ئەمریکا و ئیسرائیل لە هەمان کادا دژ بە بەرژەوەندی هەمومان بوو، چکە ئێمە کە کاتی خۆی چەک هەڵگیرا بوو، خەبات و جیهادی چەکداریمان دەست پێ کرده بوو، لە ساڵانێکا بوو کە ئەو ڕژێمە لە ئەوجی قووەتیا بوو. بۆیە بە هەموو لایەکمان وتبوو کە ئێمە بەشێک نین لە ئەجندای ئەو شەڕە و ئەوەی ڕزگارمان کا لەو ڕژێمە دیکتاتۆریە دەستخۆشی لێەکەین. نەمان ئەزانی کە ئەوەی کە دێت بە ناوی ڕزگارکردنەوە یەکەم ئیستیهداف یا یەکەم لێدان ئاراستەی موشەکانی بە ئاراستەی ئێمە ئەکرێ. طبعاً پلانێک بوو، زۆر خەڵک بەشداری تیا کرد بوو، دووەلی ئەقلیمی هەبوو تەیە، مەسەن هێزە ناوخۆییەکان دەستیان هەبوو لە دەستنیشانکردنی ئەوەی کۆمەڵی دادگەری یەکێکە بێ لەو هێزانەی کە لێی بدرێت، چونکە دیار بوو واقعەکە چۆنە. مەسەن لەو کاتا ئێمە ڕاستە دراوسەی سنوور بووین لەگەڵ هێزەکانی ئەنسار الئیسلام، بەڵام بە هەموو شێوەیەک فاسیلەی ئێمە جیا بوو لەگەڵ فاسیلەی ئەوانە. ئەو منتقەی کەوا ئێمە تیا تەواجود هەبوو دیاریمان کردبوو بۆ ئەو مەسەلەیش زۆر قەزیە و ڕوونکردنەوەماندا. مەسەلەن هەرچی سوحفی لە هەرێمی کوردستانە هەبوو داوەتمان کردبوو، شوێنی خۆمانمان پیشاندا بوو، ڕوئیای خۆمانمان پێوت بوون، فکری ئێمە، تەداخلی ئێمە، بەرنامەی ئێمە نەک ئەوەیە کە دژی ئەو هێزە بوەستینەوە کە ئەوێ عێراق بە ناوی ڕزگارکردنەوە بێت، کە فعلەن بە ناوی احتیلال و هاتبوو، بە ناوی داگیرکردنەوە هاتبوو و تا ئێستش بەردەوامە. بۆیە بەڕاستی جۆرێک لە خیانەتمان لێکرا و ئەوەیشی کە بە ئێمە وترا دوای ئەوەی هەموو جارە ڕوونکردنەوەمانەدا لە ڕێگەی ئیعلامی خۆمانەوە، لە ڕێگەی ئیعلامی دۆستمانەوە. مەسەن یەکێک لەو کەناڵە بەناوبانگانەی کە زۆر مەشهور بوو لە کاتی خۆیان کەناڵی جزیرە بوو. ئەمە کاتی خۆی تەیسیر عەلوونی ڕاپۆرتێکی زۆر بەقوەتی نیشاندا. مەسەن ڕئیسی کەناڵی جەزیرەمان بان کرد بوو، لەوێ مقابلاتی کرد کە مقابلاتەکان بە شێوەیە بوو کە ئەمە هیچ پەرچەکردارێکمان نابێت لەو مەسەلەیە
احتفاظ بە خۆمانەوەکەین و بالعکس دەستخۆشیمانەکرد لەوەی کەوا ئەو ڕژەمە لە کۆڵ عراقیەکان و لە کۆڵ ئێمەش بکاتەوە. بەڵام بەداخەوە لە بەرەوەی بەرنامەکە بە دیوێکی دیکە وادا ڕێژرا بوو کە نابێ هیچ کەس لە عێراق و لە کوردستانە دژ بە بەرژەوەندەکانی ئیسرائیل بێ لە مستەقبەلیە. بۆ ئێمە تەصنیف کرابووین بەوەی یەکێکین لە دژ بە بەرژەوەندەکانی ئەمریکا و ئیسرائیل. بۆیە 2000 پلانی ئەوەیان دانابوو کە کۆمەڵی ئیسلامی لەو کاتە وەکو هێزێکی سیاسی چەکدار توانای ئەوەی نەمێنێ کە ڕوبەڕووی ئەمانە بوەسێتەوە لە مستەقبەلا. بۆیە هەدەفەکەیان ئەوە بووکەوە کۆمەڵی ئیسلامی کۆتایی پێبێنن لەبەرەوەی دژ بە بەرژەوەندەکانی ئەمریکا و ئیسرائیل. هەل لە ئەنجامی ئەوە شابوو مەسەن جەنابی ماوسالی باپیر زیندانی کرا، قیادەمان هەموو زیندانی کران، زۆرێکمان مەسەن ئەمری قەبزیان دەرچوو بوو لە لیستی با بڵێن خرابوونان دێ لیستی تیرۆرەوانە. بۆیە پلانەکە وازەح بوو کە ئەوانەی کەوا لە پۆلێنکردنەکە بەرەوە کەوتبوون کۆمەڵی ئیسلامی یەکێک بوو لەوانەی کەوا بەر ئەو پۆلێنە کەوت. زۆر باشە. چەند بنگە و بارەگا کرابوونە ئامانج؟ ئێمە بارەگای مەکتەب سیاسیمان لە ئەحمەد ئاوا بوو کە ماڵی جەنابی مامۆستاشی لێ بوو. بارەگای مەکتەب عسکەریمان کە لە کلکەی باخ کە لە خوار گوندی ئەحماوەوە شوێنێکی کە پێوتێ کلکەی باخ یعنی کۆتایی باخکان کلکە بە معنای کۆتایی باخکان. بارەگای مەکتەب عسکەریمان لەوێ دروست کرده بوو. هێزێکی حیمایی مەکتەب عسکەریمان هەبوو کە لەناو مەکتەب عسکەریا بوو کە هێزێک بوو برایانی سەی سادقمان لەوێ بوون زیاتر هێزی باڵام بۆ. هێزێکی پێش حیمایەمان هەبوو کە هێزی ڕاپەڕین بوو. هێزی حیمایەی سنوورەکەمان هەبوو کە هێزی سەفین بوو. بارەگای سێدارانمان هەبوو، بارەگای ملەی زەردەمان هەبوو. هەموو ئەم شوێنانە جۆرێک لە سیازمان کردبوو بۆ ئەوەی خەڵک لە منتیقی ئێمەوە با بڵێن بە شێوەیەک لە شێوەکان کردەوە چالاکی بەو شێوەیە نەنوێنێ و سنووریشمان دیاری بوو. ئەمانە هێزی حیمایەی خۆمان بوو کە ئەم هێزانە بارگای مەکتەب عسکەری، هێزی ڕاپەڕین، بارگای سێداران، هێزی سەفین لەگەڵ ملەی زەردە هەموو ئەمانە بەر هێرشەکە کەوتن. بەڵێ مامۆستا ئەو شەوە ڕووداوەکە چۆن چۆنی بوو؟ هیچ ئاماژەیەکی مەترسی هەبوو هەر لە بیدایەتە یان ئێوە هیچ خەریکی کاروباری خۆتان بوو؟ نە بەتەکید ئاماژە هەبوو، خەبەرمان ئەزانی، بەڵام هەر وەکو ئەو خیانەتەی کە لە تەفاوزا ئێستا کرا لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە مماتەلەی ئەوەی کەوا فعلەن ئایا ئێمە لێمان ئەدرێیانە بێخەم بنا کە بێخەم بین. ئاخر قسەی ڕامسفێلد ئەوە بوو کە ئەو کاتە وەزیری دیفاع بوو. ڕامسفێلد وتی دوای ئەوەی تەبەن دیعایەکە وا بڵاو کرابوویەوە کە چیمیایی هەیە لە منطقەی سەرگەرد. وابوو هاتن. بەڵێ سەحەفیەکانمان هێنا، سەحەفی ئەجنەبیمان هێنا، هەموویانمان برد. حتا مەسەن ئەو کاتە ئەنسار کە لەوێ بوون ڕێگەیاندا کە سەحەفیەکان سەیری ئەوێ بکەن. ڕامسفێلد قسەکە تەمەنە و سەحەفیان ئێمەمانزانی دەستگای جاسووسی وڵاتانی ئەقلیمی و وڵاتانی زلهێزیشیان تایە، چکە زۆربەی دەستگا جاسووسیەکان و زۆر جار لە ڕێگەی با بڵێن راپۆرتی پامنێران و هەندێک سەرەداویان دەسەکەوێت دوایەچن بۆ معلوماتی تەفسیلی ئەگەڕێن. دوای کە ڕامسفێلد دەڵێ گەیشتینە و قەناعەتەی کە منطقەی خورماڵ هیچ جۆرە هینێکی تیانی ئەسلحەیەکی کیمیاییتیان نییە، بۆیە گەیشتینە و قەناعەتەی کە ئەوە منطقەیەکی ئامینە. دیارە مەسئلەکە راپۆرتەکان زۆر بە تەفسیل چوون لەبارەی ئەوەی کەوا آخر کۆمەڵی ئیسلامی و ئەنسار لەکوێ توانای ئەویان هەبوو کە کیمیاییان بکەن ئیلا ئەمە دەسێک بوو کە تا ئەم دوو هێزە سیاسیە. ڕاستە ئەنسار ئیعلانی ئەوەی کردبوو کە ئەوان دژ بە ئەمریکان و بە هەموو شێوەیەک، بەڵام ئێمە ئیعلانی ئەوەمان کردبووە دانیشتین بە ڕسمی لەگەڵ ئەمریکەکانە، مەکتەب سیاسیمان دانیشت لەگەڵ ئەمریکەکانە لە ڕێگەی کۆمەڵی وەساتەوە پەیاممان نات بۆ ئەمریکیەکان، پەیاممان نات بۆ هەموو دنیا لە ڕێگەی ئیعلامی خۆمانەوە، پەیاممان دابوو بە هەموو هێزە سیاسیەکان کە ئێمە بەشێک نین لە ئەجندای شەڕ دژ بەو لایەنانەی کە دێن بە ناوی ئیحتیلال و عێراق ئازاد دەکەن. بۆیە ئەو بارەگانەمان فعلەن بەرکەوتن. پلانەکە بەو شێوەیە بوو، بەڵام دوای ئەو ئێتمینانە جۆرێک لەوەی کەوا با بڵێن غافڵگیر کراین ئیمجارەکانی حادیسەکە ڕوویدا. بە تایبەتی ئێمە هێزەکانمان با بڵێن تەوزیع کردبوو لە مەقەڕاتی ئەو شوێنانەی کە حیمایە
خۆی بۆ خۆی ئێمە مەکتەب عسکەری هەموو احتیاطاتێکمان کردبوو مەسەن لە شوێنێکە کۆمەڵێک با بڵێن ئەشکەوتمان نوێ کردبوویەوە احتیاطاتی زۆر باشمان کردبوو بەڵام دوجار بەوەی کەوا قەناعەتمان وابوو مادەم ئێمە پێمان وتون و سادقانەش قەزێکەمان وتووە و لێشیان وەرگتن بۆیە ئەو مەسەلەیمان بەوە وەرگرت ئەگینا مەقڕی مەکتەب عسکەری کەسێکی بەو شێوەیەتیان نەبوو بەڵام ئەمانزانی پلانێکی دیکە هەیە لە ناوخۆ ئەنەوێ دووچاری شەڕێکمان بکەن بۆیە ئەو شەوە تەحەشوداتێکی عسکەری زۆر هێنرایە هەڵەبجە لای ئێوارەکەیەوە ئێمە هەموو قواتی هەڵەبجەمان سەحب کرد لەبەرەوەی لە کتوپڕیا بوو خۆشمان من بۆ خۆم لە هەڵەبجە بووم بەو ئێوارە گەڕامەوە بە حکمی من بەرپرسی ئیداری مەکتەب عسکەری بووم و بەرپرسی تەوزیعاتی ئەو لۆجستی و هێزەکان بووین لەگەڵ برایانی دیکە تا سعات 11 شەویش ئێمە کۆبوونەوەمان هەبوو لە مەکتەب عسکەری هەموو ئەندامانی مەکتەب عسکەری کۆبوونەوەمان هەبوو تا 11 شەو چونکە چارەک بۆ 12 ئەو قەسەت پێ بەڵێ ئێمە کۆبوونەوەکەمان کۆتایی پێهێنا هەموو ئامر هێزەکان و ئەوانەی سەر لەشکرەکان گەڕانەوە شوێنی خۆیان و ئەوەی توانیمان کە هێزەکانمان بوو لە هەڵەبجەوە هاتبوون لە هەندێک منطقەی دیکەوە هاتبوون هەندێک میوانمان هاتبوو لە شوێنەکانەوە کە ترسیان لە خۆیان هەبوو چونکە هەستمان بەوە کرد شتێک هەیە لە دژمانەکرێ چ لەسەر ئاسی ناوخۆ چ لەسەر ئاسی نێودەوڵەتی بۆیە هەندێک مەسەن خەڵکی سڤیلمان هەبوو ئەوانەی کەوادری ڕێکسنەکان و کەوادری ئەعلامی و کەوادری سیاسی و ئەوانەمان هەبوو هەموویمان تەوزیع کردبوو بە شوێنەکانە بۆیە خەڵکێکی کەممان لە ناو مەکتەب عسکەریە حتا بە چواردەوری مەکتەب عسکەریە کۆمەڵێک شوێنی تایبەت بە ئەشخاصماندا نابوو بەڵام بەداخەوە ئەو خیانەتەی کەکرا وەکو هەموو ئەو خیانەتانەی تر چووکە ئەوە یەکەم جار نییە ئەمریکا و ئیسرائیل ئەو خیانەتانە دووبارە بکەنەوە مەسەلەن لە لوبنان لە فلستین لە غەزە لە سووریا لە عێراق لە هەرێمی کوردستان بەردەوام ئاخر خیانەتیان مەسەن بە ناوی مفاوەزاتۆ ماوەی 2 هەفتە لەگەڵ ئێرانە مفاوەزات دەکرێت و گەیشتونەتە خاڵی ئیجابی و دانیشتەکان بەرەو پێشوون بەخۆیەوە بینن بەڵام ئەوە بوو لە 28 مانگا بینیمان قیادەی ئێرانی ئستهداف کرا و مەسەلەن بە شێوەیەک لە شێوەکان چوونە ناو شەڕێکەوە بیدایەتەکەی دیارە بەس خوازانە نهایەتەکەی لەکوێ ماوەسا ئەگەر بۆم باسکەی بیدایەتی موشک بارانەکە چۆن بوو تۆ چیت بینی یانی ئێمە چیرۆکی ئەومان بۆ باسکەی طبعا ئێمە دوایەوەی کۆبوونەوەکەمان تەواو بوو هەموو ئامر هێزەکان و سەرلەشکرەکان گەڕانە شوێنی خۆیان ئیتر ئێمە وتمان بە ئیسراحەت بکەین چونکە ئەمانزانی بۆ ڕۆژی دواتر سەرپەرشتی هێزەکانمان کرد تقریبا نزیک 12 بووەتەوە اینجا ئیتر عادەتی ئێمە بە حکمی ئەوەی ئیلتیزامی نوێژکردن و ئەوانە ئەبێ زوو بخەوی بۆی زوو هەڵسی بەڵام ئێمە هەر بۆ خۆمان تەخیر بووین تەوزیع بووین لە ژوورەکانی مەکتەب عسکەری من و برای بەڕێزم کاک شێخ فەخرەدین لە تەنیژیەکەوە یا با بڵێن بەرامبەر بە یەک خەوتوین لەگەڵ کۆمەڵێک برای شەهیدی سەرکردە کاک فاتح لەگەڵ کاک عومەر لەگەڵ کاک جەزا ئەوانە هەموو تەوزیع بوون بەڵام ئەو ژوورەی کە ئەو برایانەی کە ئێمەی تیا خەوت بووین ژووری ئیداری مەکتەبی عسکەری بوو هەندێک برامان لە هۆڵەکە خەوت بوون لە نزیک سعات 12 درا لە هێزی ڕاپەڕین یەکەم جار لەکوێ ئێوە تقریبا 200 متر لە ئێمەوە دوورە هێزی حیمایی ئێمە بوو یعنی لەسەر جادەکەی کە ئەچی بۆ ئەحمەداوە درا لەوێ کە درا لەوێ لە ڕاستی ئێمە مامزانە قەسفی تەیرانە کە هەڵساین عادەت ئینسان کە ئەخەوێت تاقمتفەنگ لە خۆیە کاتۆ من تاقمتفەنگەکەم لای سەر مۆدانا بوو وتم برایان لێمان درا هەرچیتان کردووە بچنە دەرەوەی بیناکە ئیتر هەر یەکە و هەبوو مەسەن بیرم دێ کە گڵۆپەکانمان داگیرسان من گڵۆپەکەم کوژانەوتم برایان با شوێنەکەمان دیاری نەبێ نەمەزانی ساڕوخە و هەمووی بە GPS دێت آخر مەشهد شەید فاتحم بینی شەید عومەر سوورم بینی لە ناو ژوورەکە من هەر ئەوەندەم پێکرا تاقمتفەنگەم کۆ کردو گرتم بە باوەشم و بەرەو دوو دەرگای هەبوو مەکتەب عسکەری بەرەو دەرگای ڕۆژهەڵاتی ڕۆیشتم
گەیشتمە بەردەم دەرگاکە و ئاگرێکی زۆر گەورە تەمان سەی لەوە بوو دوای من لە برایانی هێزی ڕاپەڕینم بیست یا پرسیار کردوتم من گوێم لە دەنگی ساڕوخەکەی ئێوە بوو بەس گوێم لە دەنگی ساڕوخەکەی خۆمان نەبوو کاک شەریف خوای گەورە صحت و سەلامەتی کا ئینشاء الله تعالی وتی مامۆسا ئێمەش گوێمان لە دەنگی ساڕوخەکەی کە درا لە ئێوە بوو بەس ئەو ساڕوخەی کە درا لە خۆمان گوێمان لە دەنگی نەبوو دیار بوو گڕێکی زۆر هات بە ڕوومانە و دووکەڵ و تەمەنە و باروت و شتە هینێکی زۆر ناخۆش بوو شەهید حەمەسعین بینی لە تەنیشتمەوە پێشمەرگەیەک لێی پرسیم وتی مامۆسا بریندار نەبووی منیش بە دەستێکم تاقم و تفەنگەکەم گرت بوو بە دەستەکەی ترم دەستێکم هێ نابزانم هیچ تەڕی خوێنەوەوانم پێوەیە بەڵام بە پێوە وەسابووم وتم نا هیچم بەرنەکەوتووە تقریبا دەمەترێک ڕۆیشتم ئیتر نەمتوانین چکە ئەو دووکەڵ و بۆنی باروت و ئەوانە زۆر ناڕەحەت بوون شوێنێک بوو دانیشتم اینجا دوای هەڵسام بە 3 مەرحەلە گەیشتمە شوێنێکم دیاری کردم لە پشتی مەکتەب عسکەریەوە سەنگەرێکی بچکۆلەم بۆ خۆم دروست کرده بوو کە شەوانی تر لەو سەنگەرە خەوتم چکە دوور بوو لە مەکتەب عسکەری تقریبا مەسافەی 50 مەترێک سەنگەرێکی فەردی ئێمە اعتمادمان کردووە سەر سەنگەری فەردی سەنگەری فەردی عادەتەن ئەگەر ڕاستەوخۆ لێی نەدرێ ئەو کەسە پارێزراوە بێ بۆیە من خۆم بۆ خۆم سەنگەرێکی فەردیم دروست کردو لە پشتی مەکتەب عسکەری بە حکمی من بەرپرسی ئیدارە بووم ئەبوایە دایم لە ناو مەکتەب عسکەریا بوومایە کە ئیتر دەنگ و باس هاوار و ئەوانە بڵاو بوویەوە سەوتێک ئەهات کە برایەک هاواری ئەکرد کاک ئەحمەد لێی دراوە قەدەرەن ئێمە 3 ئەحمەد لەوێ بووین منی لێ بووم کاک ئەحمەد فەتاحی لێ بوو کاک ئەحمەد حاج حسێنی لێ بوو ئەوەی کە بریندار بوو کاک ئەحمەد حاج حسێن بوو ئیتر وردە وردە گەڕاینەوە تا ئیطمئینانەوەمان بەرکرد طبعا پێشتر هەمومان جیازی تۆکیمان پێ بوو پێمان وترا بوو کە کاو جیهازانە حتا باتریەکەی لێ فەسڵکەین بۆ ئەوەی لەو ڕێگەشۆ لە ڕێگەی تەرەدودەکەیەوە ئەو ساڕوخانە موەجهەکرێ بوو ئەو شوێنەی کە ئەو جیازی تیاکراوەتەوە بەڵام تازە شتەکە لێدرا بوو بۆیە ئەو عەزل وشتانەمان دەرهێنا یەکەم کەس کە قسەم لەگەڵ کرد پێم وا بوو کاک کەمال تۆفیق بوو ئەو لە بنکەی سێداران بوو کە جیازەکەم کردو ئەو نیدائیە کرد جوابم دایەوە ئیتر مەسئلەی سڕیات و ئەوانە تازە بە کەڵکیەوە ناهاو وتم ئاگام لێ بوو لە ئێوە درا سەلامەتن وتی ئێمە سەلامەتین چونکە بنکەکەیان بەجێ هێشت بوو وتی ئەی ئێوە وتم وەڵا ئێمە کە لێمان دراوە مەجموعەیەک برامان شەهید بووە و هەندێکیش بریندارە ئیتر ناوی هەندێک برای هەواڵ پرسی وتم ڕاستیەکەی نازانم ئێستا کێ بەرکەوتووە بەڵام ئەزانم کە مەجموعەیەک لەو برایانەمان شەهید بوون لە ژێر بیناکان و ئەوە تا مەجموعەیەکیش بریندار هاتوونە دەر مەسەڵەن من دوو برازای خۆم لەگەڵا بوو حیمایەم بوون یەکیان بریندار بوو دیار بوو سەوتەکە خوێنی لە گوێچکەی هێنا بوو پەردەی گوێی و پەنجەشی بریندار بوو ئیتر کە یەکمان دۆزیەوە بە تاریکی کە من قسەمە کرد گوێی لە دەنگم بوو ئەگینا نینەک نەبوو هادووتی ماماگەر پارچەیەک شتت پێ پەڕۆ بۆی پەنجەم برینارە منیش هیچ هەڵ نەگرتە بوو قەدەرەن جووتێ گۆرەوی کچە پسکۆلەکەمم لە باخەڵا بوو دەرمێناوتم ئەم گۆرەوێ بە هین بکەرە دەسە بۆی برینەکە تاوەکوەکەینە بەیانی و ڕۆژە بێتەوە ئیتر هاتمە ناو بینای هیچ ناکرا بریندارەکان بە خێرایی ئەو کات ینی هاتن مەسەن برای بەڕێزم بەرپرسی مەکتەبی عسکەری کاک عەبدولحەمید یەکێک بوو لەو یەکەم کەسانێک کە گەیشتە سەر بریندارەکان هات و پێم وایە دووەم کەس بوو کە من و کاک ساڵح بە یەکەوە بووین کاک ساڵح ئاگرەکەی زۆر بەرکەوت بوو کاک عەبدولحەمید کاک ئەمیر کە لە هەمان کاتا با بڵێن ژن برامە ئەوان لە دەرەوە بوون هاتنەوە سارەیان هێنا و بریندارەکانیان بە پەلە خستە ناو سارەکان بەزیتر کە ئێمە ساغ و سەلامەت بووین هەر لەو دەوری بینای مەکتەب عسکەری ما بووینەوە من چوومە ناو بیناکە کە دوای لێدانەکەی مامۆستا دواتر کە ڕۆژ بوویەوە و سەرژمێری کرا چەند شەهید و چەند بریندار هەبوو ئەوەی کە بۆ ئێمە معلوم بوو 33 شەهیدمان هەبوو و کۆمەڵێک برینداری زۆریشمان هەبوو
ژمارەیە خەڵکیش ئاوارە ببوو ئەوەی تەوان کە درا لەوێ هەموو خەڵکی خورماڵ و هەندێک خەڵکیشمان هەبوو لە 3 سادەق هاتن ملی ڕێگەیان گرت بوو بەرەو ئەوە گرفتەکەی ئێمە ئەوە بوو کە سنووریشمان لەو کاتا لێ داخرا حتا مەسەن لە خوارەوە محاسەرە دراوین لە ڕووی مەرزی ئێرانیشەوە لەوێشەوە هەر سنوورەکە داخرا چکە ئێرانیش نەویست بگلێ لەو شەڕە بۆیە حتا هەندێک کۆمەکیشمان بۆ هات لە ناو ئەو ئۆردوگانەی کە خەڵک و کادر و ئەندامانی خۆمانی لەبوو نەیانتوانی ئەو پێداویستیانەش بێن حتا هەندێک لە بریدارەکانمان لە مەرزی مڵەخوردا لە ئەنجامی نەزیفی خوێنبەربوونا شەهید بوون کە لەو کاتا کۆمەڵی ئیسلامی ینی هەتی و کەوتبوو هیچ هێزێکی سیاسی بەدەمیوە نەهات هیچ دەوڵەتێک بەدەمیوە نەهات تەنیا خۆمان و کەسوکاری خۆمان بووین کە ئەو برینە لە جەستەمان کەوت و ئەو برینەشمان تیمات ئەو زەحمەت هیچ دیمەنێگەیە تاوەکو ئێستا هەر لە زیهنتاما بێتەوە یان یەکێک لەو شەهیدانە بریندار بوو بێت و قسەیەکی کرد بێ دواتر شەهید بوو بە هیچ شتێکی وات لە یادا کاک عومەر سوور دانیشتوین ئێوارە باسی حادیسەکەمانە کرد بەڵێ پێش ڕووداوەکە یان دوای پێش ڕووداوەکە ئێوارەکەی بوو باشە کە باسمانە کرد ینی باسی حادیسەی بەرکەوتنمانە کرد باسمان لەوە کرد کە ئینسان کاتێک کە لە دووری شەڕەوە بێ ناڕەحەتە لە تاوەکو لە ناو خودی شەڕەکە بێ چکە لە ناو خودی شەڕەکە بێ هەموو معلوماتەکانی ئاگا لێیە بەرکەوتنیش لە فیشەک و لە پارچە و لەوانە زۆر ئیحساسی پێ نادا دوایی ئازارەکان لەبەرەوەی ئاگام لێ بوو معنەویاتیەدا پێشمەرگەکان خوای گەورە غەریقی ڕەحمەت کا و ئینشاءڵڵا بە شەهید تۆماری بکا و لە فردەوسی ئەعلا بێ کاک حەمەسایی شەهید حەمەسایی کە چوومە دەرۆ بە پێوە ینی لە کاتی لێدانەکە بە پێوە بوو ینی شەوقی ئاگرەکە کاک شەهید حەمەساییم بینی بە پێوە وەسا بوو بەڵام قەدەری خواوە بوو تقریبا ئەکرێ بڵێم 2 مەتر 3 مەترمان بین بوو ئەو شەهید بوو من پاچەم بەرنەکەوت بوو بۆیە ئەو مەسەلانە مەسەلەی تەقدیری ئیلاهین ینی لەناو ئەو ئاگرا مەسەن کاک بەختیاری خۆمان لێرە کاک بەختیار لە چایخانەکەیە بوو مەسەن کاک شێخ فەخڕەدین هەندێک بریندار بوو فاتح کە ناسراو بە هاوڕێ و هەر ئامۆزاشم بوو ئەویش بریندار بوو کاک جەزا شەهید بوو کاک ومێد شەهید بوو مەسەن لەو برایانە ینی ئێستش مەشە دەکەم لە پێش چاوە کە بیناکە ڕووخا بوو ئێرەی بەدەرەوە بوو تا نانیوەی بەدەرەوە بوو بە پشتاکەوت بوو زۆر تەبیعی ینی چاوی نوقا بوو کە ئەنەو خەوی لێکەوتووە تەمەن لەژێر دار و پەردوەکە بوو تا فریاکەوتین وردە چکە ئێمە خۆمان بەرکەوت بووین نەمانەتوانی لەوێ وەساوین بە دیار ئەو جەنازانەوە تا دواتر برایانمان لە خورماڵ هەمووی هێزەکان و مەکتەب سیاسی ینی ئێستش لە بیرمە برایانی مەکتەب سیاسی کاک حاجی قاسم مامۆستا ناسح بەیانی کە دابەزین ینی بەرەو مزگەوتەکەی خورماڵ ڕۆیشتین بەڕەحمەت بێ مامۆستا ناسح لەگەڵ حاج قاسما بەیەکەوە ڕۆیشتن حاج قاسم لێی پرسیم چکە خەبەرەکە ئاوا ڕۆیشت و مامۆستا ئەحمەد بەرکەوتووە کاک ئەحمەد بەرکەوت و مامۆستا ئەحمەد بەرکەوتووە خەبەرەکە ڕۆیشت بوو کە من یەکێکم لە شەهیدەکان کە حاج قاسم بە حوکمەوەی ئامۆزاین دڵی نەهات بوو بە پرسێ فعلەن وایانە کە بینیمی وتیان بەرکەوت و وتم نەوەڵا مامۆستا ناسحی ڕەحمەتی هەر پرسیاری کرد وتیان تۆی تیا وتم نا کاک ئەحمەد حوسێن بوو ئەحمەد حاج حوسێن نەیجەڵە بووە ئیتر ئەواڵی هەندێک خەڵکیان پرسی هەندێک براوانە ئەمزانی کە لەوانە شەهید بن مەسەڵەن ئەمزانی کە شەهید فاتح شەهید بووە بەس دڵم نەهاوە کاک حاج قاسم بڵێم برای بوو بەڵێ برایەکی ئاسایی نەبوو بۆ حاج قاسم ینی شەهید فاتح کەسێکی ئاسایی نەبوو بۆ هەمومان کەسێک بوو دڵسۆزەکەی لە حەد بەدەر بوو کەسێک بوو لە ئازایەتەکەی لە حەد بەدەر بوو کەسێک بوو زۆر نتم و لەسەرخۆ بوو ینی پیاوێکی زۆر سەنگین بوو ئێمە هەمومان شەرممان لێ کرد بەڵام خۆشەویستێکی تایبەت لە بینی من و ئەوە هەبوو
ئەم ڕوودا و کارەساتە توانراوە چەند لەم ڕوودا و کارەساتە بە دیکۆمنت بکەن و ئاهیش دۆسیەکتان بۆ کردوتەوە؟ بەتاکید ئەوە مەسن مەکتەب سیاسی و دوایش ڕاگەاندن تا ئێسش مەسن ئەبینن کە وێنەکانی ساڵانە نەشرەکرێتەوە هەموو ئەمانە تەوسیق کراوە و ئەو کاتێک کە من لە ئەنجومەنی پارێزگا بووم لە ساڵ 2005 چەند جارێک ئەمریکیەکانمان بینی داوای ئەومان لێکردن کە ئێوە هەڵەیەکی گەورەتان کردو بەرامبەر بە ئێمە بەشێک نەبووین لەو شەڕە بۆیە سکاڵامان تۆمار کرد لە بەغدا مەسەن جارێک کە من 2014 چووماوێ یەک دوو جار لەگەڵ سەفارەتا بۆ ئەو مەبەستە دانیشتین بەڵام ئەوان وتیان ئێمە بە قەراری ئومەی متحیدە هاتوین بە قەراری متحیدەیەش ئێمە هیچ قەرەبوویەک ناکەینەوە بۆیە ئەو تعویزە ئەبێ مستەقبەلەن لە عێراقی وەرگرن بەڵام عێراقیشی جۆرە قەرەبوویەکی نەکردینەوە لەبەرەوەتی تەنها ئێوە نەبوون هەموو عێراق بەرکەوتۆ لەوە بۆیە قەرەبوومان بۆ ناکرێتەوە مامۆستا باز لەوە کرێ کە پێش ڕووداوەکە سی خوڕ هەبووە لەوانەیە بەجۆ لە جۆرەکان ئیتیجاهی بارەگاکانی کردوشتی وا هەبوو وازەح شتانە یعنی بەبێ سی خوڕ ناکرێت چونکە ئەو دقیقاً ئەو ساروخانە ساروخی موجهن تۆماهۆک ساروخێکی موجهە بە چەند ساروخ بوو مامۆستا؟ مەسن ئەوەی کە لە بارگای مەکتەب عسکەری دابوو یەک ساروخ بوو ئەوەی لە بارگای هێزی سەفینی دابوو ئەوەی لە ڕاپەڕینی دابوو لە ملەی سێدارانی دابوو ساروخێک وا دیار تەوجیه کرابوو بۆ مقڕی مامۆستا بەڵام شوێنەکەی نەپێکا بوو چوو بوو لە پشتۆکەوت مامۆستاش لەوێ بوو مامۆستا لە ماڵی خۆیان مامۆستا ماڵی بەجێنە هەر زۆریش تەکلیفان لێکرد برایان مەکتەب سیاسی زۆر تەکلیفیان لێکرد بوو مامۆستا فەرمووی بنی گیانی من لە گیانی هەموو پێشمەرگەیە زیاتر نییە بۆیە اینجا ئێمە بەشێک نین لەو قەزیەیە بۆیە ئەگەر ساروخەکە فعلەن بەرماڵی مامۆستا بکەوتای مامۆستا مناڵەکانی هەر لەوێ بوون هەموو ئەو ساروخانە باسی سی خوڕمان کرد لە بە سێ شێوە هی نەکرێ مەسن بە شێوەی عقلێکی بچووک هەیە GPS لە شوێنێکا دایبنی ئەو ساروخە خۆی ئەو GPS دۆزێتەوە لەسەر خەرایت بە GPS دیارەکرێەوە دۆزێتەوە بەشێکی تریان هەیە هەر کامێراتی لەسرە لەسەر ساروخە کامێرە هەیە و ڕەبتە بە ئەقماری سنایە و دوای لە مەرکەزەوە مواجهەکرێ مەسن لا ئەدرێ بەرزەکرێتەوە نزمەکرێتەوە ئەو شوێنەی بۆ دیارەکرێ ئەمە جگەلەوەی پێشتر مقڕاتی ئێمە خۆ مقڕاتی معلەنمان هەبوو ئێمە هیچ مقڕێکی شارەوەمان نەبوو تەنها لە وشکەناو ئەوانە کۆمەڕێ مقڕاتمان کردبوو بۆ کاتی احتیاجکە ئەمان زانی ئێمە لەو شەڕەوە ئەگلێنرین چکە پێشتر مەسەن ماوەسای قەسرەیە شەهید کرا ئەمان زانی پلانێکەیە بۆ ئەوەی ئێمە لەو شەڕە بگلێنرین بۆیە هەندێک احتیاطاتمان کردبوو بەڵام دوجار پلانەکە لە ئێمە بەهێزتر بەڵێ دەست خۆش بێت ئینشاءڵڵا ئەوانەی کە شەهید بوون لە کارە سادەدا جێگەیان بەهەش بێت و بە شەهید حساب بکرێن ئینشاءڵڵا لای خوا گەورە لە کۆتاییدا چ شتێکە ماوە مامۆساییان ئەگەر بتەوێت بڵێ لێرەوە وەڵا ئەو شەڕە ئەمەوێ هەموو خەڵک بزانێ ئەوەی کە با بڵێن بارگاکانی کۆمەڵی ئیسلامی لەو کاتا ئیستیهدافکران بەشێکە لەو پلانەی کە ئێستا ڕوبەڕووی ناوچەکە کراوەتە و کۆماری ئیسلامی ئێرانیش چونکە ئەمریکا و ئیسرائیل کە کیانێکی سەرەتانیە لە ئەرزی ئیسلامە بە هەموو شێوەیەک هەر هێزێکی سیاسی هەر دەوڵەتێک هەر شەخصێک بزانن مەترسیە لەسەر ئەم کیانە و ڕۆژێک لە ڕۆژان ئەبێتە قەزەیەک دژمنایەتی ئەم کیانە سەرەتانیە بکە لەلایەن ئەمریکاوە و لەلایەن ئیسرائیل و ئیستیهدافەکرێ بۆیە نابێ لە مەسئلەی ئیسرائیل و ئەمریکا بێلایەنی هەڵبژێری هەمومان متفقە بین لەسەر ئەوەی کەوە ئیسرائیل بە دەرەجەی ئەساس چکەم شەڕی ئیسرائیل بە ئەمریکایەکە نەک شەڕی ئەمریکا بە ئیسرائیل بکە شەڕی ئیسرائیلە بۆیە ئیسرائیل ئەعلانی دژمنایەتی خۆی کردووە بۆ ئیسلام و ئەگەر ئیسرائیل و ئەمریکا لەم شەڕەدا سەرکەوتوو بن ئەوە ئاینی ئیبراهیمی لە مەنتقەکە جێبەجێکرێ لەوە گەڕێ ئەوەی کە شەڕی لەگەڵاکەن چێ و ملاحەزەمان لەسەری چێ بەڵام ئێمە ئەزانین ئەوەی کە ئیسرائیل و ئەمریکا ئەیکەن دژمنایەتی ئیسلامە و هیچی تر خۆی مامۆساییان ئەم گێڕانەوەی ئەم چیرۆکانە گێڕانەوەی بابەتانە گرنگە بوونەوەی ئێستا حزبێک بە ئاسایی نهاتۆتە سەر سفرەی حازر و شەهیدی یاوە قوربانی داوە بە چەند قۆناغێک تاکە هێزی سیاسی بووین کە بێلایەنیمان لەو قەزیاوە بگرە خۆمان ئامادە کرد بوو کە ئێمە ئەو شوێنانەی کەوا ڕژێمی سەدامی تێ بەشداری بکەین و ئازادیان بکەین
بەڵام خۆمان کراینە قوربانی ئەو قەزیە بۆیە من هەمیشە ئەوەڵم کە ئێمە الحەمدوللا لەسەر ئیسلام لێماندرا و لە پێناوی ئیسلامیشە شەهید بووین ئەو برایانەمان و ئەوانەشمان کە ماوین ئەکرێ بڵین شەهیدی زیندوین. دەستخۆش بێت. سپاس بۆ ئەحمەد ڕەشید کە شایەت هەبوو لێرە لەگەڵ منە سپاسەکەی مامۆستایە. دەستخۆش بێت.